لایەنی عەرەبی و تورکمانی بەبێ ڕێکەوتنی پێشوەخت لەگەڵ بڕیارەکەی هەرێمدانین بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچە کێشە لەسەرەکان. ئەوەش لە کاتێکدایە بە پێی بڕیاری بارزانی و زۆربەی لایەنە سیاسیەکان 25 مانگی ئەیلولی ئەم ساڵ وەکو وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم دیاری کراوە و بە پێی بڕیارەکە ڕیفراندۆم ناوچە کێشە لەسەرەکانیش دەگرێتەوە. الحقيقة هناك عدة آراء. لە ڕاستیدا بیرڕای زۆر هەیە لەسەر ئەو بابەتە لەبەر ئەوەی پرسی چارەنووسسازن بەشێک لە عەرەبی سوننا کە بەر هێرشی داعش کەوتون و لەم شەڕانی دواییشدا زیانیان بەرکەوتووە ڕەنگە پێشواسی لە هەندێک بڕیاری لەو چەشنە بکەن. بەشێکی تری سوننا هەنوای دەبینن ئەو بڕیارانی کە لە حکومەتی فیدراڵەوە دەدێت و پشت بە دەستور دەبەسرێت هەز دەکەن یەکلایکەرەوەیە لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی عێراقی. ئەوان دابەش بوون بەڵام دوابڕیار لای سیاسیەکانە کە ئەوان دژی ئەو بڕیاران. دوای بڕیارەکەی هەرێم بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچە کێشە لەسەرەکان پارێزگاری کەرکووکیش لە میانی کۆبوونەوەیەکیدا لەگەڵ وەفدێکی هاوبەشی حکوومەت و پەرلەمانی سوید پشتگیری خۆی بۆ بڕیارەکە دووپات کردوێتەوە. لە بەرامبەردا لایەنی تورکمانی بەبێ ڕێکەوتنی پێشوەخت لەگەڵ بەغدا دژی ئەنجامدانی ڕیفراندۆمە. ئەوەش بە وتەی محەممەد سعودی سەرکردەی بەرەی تورکمانی بۆ دەنگی ئەمریکا. بەڵام سەرۆکی ئەنجومەنی هاوبەشی هۆزەکانی کەرکووک و خوڕماتوو دەڵێت هۆزەکانی عەرەب و تورکمان بۆچوونیان جیاوازە لەگەڵ سیاسیەکان. ڕاپەرسی شتێکی مافی نەتەوەیەکە، یعنی تو ئیسە بڵێ کەرکووک بڵێن لە 100 کوردە نەخێر خۆ دووزی ژێکێکە لەوە داقوقی ژێکێکە لەوانە بڕۆ ئەڵتون کۆبری ژێکێکە لەوانە تورکمانشی تایە و عەرەبشی تایە دەبستیش هەروایە. ئەگەر چشتێکی قانونی بێ هەموو ئینسانی لەگەڵێتی بەس مافی کەس نەخورێت. هەرچەندە هەرێمی کوردستان بڕیاری خۆی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم داوە و مەرسومی هەرێمیشی بۆ دەرکردووە، بەڵام تا ئێستا بە فەرمی ئەو پرسە لەگەڵ ئیدارەی شارۆچکەکانی ناوچە دابڕاوەکاندا باس نەکراوە. تۆ ئەگەر نەیخیتە ناو ڕاپرسیەکەوە کەواتە تۆ دەستبەرداری بوویتە کێشەی ئەم ناوچانە لەگەڵ حکوومەتی ناوەندە یەکلایەکەیتەوە. لە حاڵەت شێکە تۆ گەر ئەبێتیش ئەبێت ئەم ناوچانە بگرێتەوە کە گرچیەوە نابێتەوە بەس بە قسە و بەڕاگەاندن ئەبێ کار و کارنامەت هەبێت. من تا ئێستاکە ئێمە بەس لە ئەلام و لە ڕاگەاندنەکان ئەیپرسین ڕاپرسی تۆ بێ ئەرزێتێکی بۆ خۆشکەی ئەبێ کۆمەڵی مقاوماتت هەبێ لەو شوێنانی کە بتوانانی ڕاپرسیەکەی تێ ئەنجام دێت و کە ئەنجام چیتا سەرکەوتوو بێتایە. ناوچە کێشە لەسەرەکان بەشێکی لە ژێر کۆنتترۆڵی هێزە کوردیەکاندایە وەکو ناو شاری کەرکووک و هەندێک ناوچەی تر و تا ڕادەیەک ڕێگری کەمترە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم تێیاندا، بەڵام بەشێکی تر لە ناوچە کێشە لەسەرەکان هێزە عێراقیەکانی تێدا باڵەدەستە یان هێزی حەشدی شعبیشان تێدایە کە ئەنجامدانی ڕیفراندۆم تێیاندا ئاسان نییە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.